لەگەڵتان بەردەوامە بین لە کۆتا تۆری ئەمڕۆمان لەسەر بابەتێکی تەندروستی قساکەین کە بەتایبەت بۆ ئەو خاتونانەی کە دووگیانن ئەتوانێت زانیاری زۆر باشیان پێشکەش بکات یان ئینشەڵڵا بەنیازم کە مناڵیان هەبێت وە مناڵ دروست بکەن. زۆر جار ئەزانین خاتونێک کە دووگیان ئەبێت هەندێک گۆڕانکاری بەسەر جەستەیا دێت، کێشی زۆرەکە، کەمەرێشەی توش ئەبێت، دڵ تێکەڵاتنی هەیە. ئەمانە هەندێک ئەبینیت گۆڕانکاری تەندروستی تۆزێک قوڵتریشان تیا ڕۆیە بۆ نمونە بەرزی پەستانی خوێنیان ئەبێت، بۆ نمونە شەکریان بەرزەبێ، هەموو ئەمانە. ئێمە لە تۆری ئەم بەشەمان ئەمانەیە قسە بکەین لەسەر ماکەکانی دووگیانی، واتە ئەم خاتونە لانەیە ئەگەر ئاگای لە خۆی نەبێت ڕچای تەندروستی خۆی نەکات چ گۆڕانکاریەکی نەرێنی لەوە ڕووبە و چۆن کاتە ئاگای لە خۆی بێ. ئەمە بابەتێکە بە میواندارەتی بەڕێز دکتۆر وەفا عوسمان ئەحمەد پزیشکی پسپۆل لە نەخۆشەکانی ژنانە مناڵ بوون گفتگوی لەسەرەکەن. دکتۆر گیان سڵاوت لێبێ بەخێر بیسەرانە بینەرانی بەرنامەی کورسە بە تایبەتی بەرنامەی بیانیتان باش. من هەندێک لە ماکەکانم باس کرد بەڕێزت هەر بەگشتی تر ئەگەر باسێکی ئەم با بڵێن ماکانی قۆناغی دووگیانی بۆ بینەرانمان بکەیت. خات و سەحرۆ کۆجانا بێت دەزانی پرۆسەی دووگیانی لە دایک بوون پرۆسێکی زۆر گرنگە بە تایبەتی بۆ هەر خانمە مەبەستیەوە ببێ بە دایک. دەبێ بزانین پرۆسەی دووگیانی لەکەی دەست پێ دەکات. لەو کاتە دەست پێ دەکات کە هێلکەکە دەپیتێنرێ دەبێتە دوودانە. هەندێ یەک خانیەکی هێلکە و لە سپێرماکەوە وردە دەگەشە دەکات بۆی بێتە کۆرپەلێ ناوسکی دایکەکە. ماوەی دووگیانیە دەتوانێت حسابی بکەین تقریباً بە 280 ڕۆژ تا 294 ڕۆژ، یعنی کەواتە 40 هەفتە بۆ 42 هەفتە. کەواتە لە مای ئەو ماوەی نۆماگە ماوەیەکی زۆر درێژ خایەنە دەبی هەموو ئومێدەوەی بکەین کە کۆتایی ئەو پرۆسە بە دڵخۆشی بێ بە سەلامەتی و تەندروستیەکی باش هەم بۆ دایکەکە هەم بۆ کۆرپەلەکەیش. جا لەو کاتی دووگیانیدا دەتوانین دابەشیکەین بە 3 قۆناغ باش 3 مانگی سەرەتای 3 مانگی کۆناوەن 3 مانگی سەرەتایی کۆتایی. لە 3 مانگی سەرەتاییە هەندێک گۆڕانکاری درۆدات. ئەو گۆڕانکاریانە جاروە هەیە خەمە بە تەبیعی وەرێگرین لە ئەنجامی چی لە ئەنجامی ئەوەی لە کاتی دووگیانی خانمی دووگیان لەگەڵ خانمێکی ئاسایی گۆڕانکاری ڕۆدارێ لە جەستەیەوە لە ڕووی فسیۆلۆجیەوە لە ڕووی هۆرمۆنیەوە لە ڕووی مەناعەوە ئەو وای لێک ئەو گۆڕانکارانە ڕوودا ئەو شتە ئەو شتانە کە ڕۆدا لە سەرەتای 3 مانگی سەرەتایی دەبێت خانمی دووگیان فەرقی پێ بکە ئەو شتانە ئاسایی لەگەڵ ئەو شتە ناتەندروست بە ناتەبیعی بێ. بۆ نمونە لە 3 مانگی سەرەتای دووگیانیە ئەگەری دڵتێکچوونمان هەیە ڕشانەوەمان هەیە سەرێکیەکی بەسیتمان هەیە سەرسوورانمان هەیە ئازارێکی کەممان هەیە لەگەدا ئازارێکی کەممان هەیە لە بنزگمان شەڕوای خوێنبینینێکی کەممانێ ئەوان دەتوانانی بڵێن ئەوە تەبیعیە ئەگەری هەیە ڕوودا. بەڵام هەر کاتە لە حەدی خۆی زیاتر بوو کە وای لێ هات لە 3 مانگی سەرەتای دووگیانیمە وای لێ هات کە من ڕشانەوەکەم وای لێ کردم نەتوانم ئیشی ڕۆژانی خۆم ئەنجام بدەم کە من موظفم نەتوان بڕۆم بۆ ئیشەکەم کەواتە دەبێت شتێکی تر هەیە بە شوێنە مۆزوعە دەبزانم هۆکارەکەی چییە یاوای لات کە خوێنبینینێکی زۆرم بینی کەواتەوە کێشەیەکی ترم هەیە لەبەر لە کاتی دووگیانی ئەگەریە لە سەرەتای پرۆسەکە یەک دوو دڵۆپە خوێن ببین لە سەرەتاوە ئەوش هەڵدەگەڕێتەوە بۆ هۆکاریەوە کە تا ئەو کۆرپەلە دادەبەزێ بە ناو ڕەحمە تا خۆی قایمەکە لە دیواری ڕەحمە ئەوەی بۆ هەیە یەک ڕۆژ دوان بەردەوام بەڵام زیاتر نەبێ بەڵام بەردەوام بوو چەند جارێکیش بوو کاتە مەترسیە لە سەرەتی کاتە ماکەکان لە یەکەم 3 مانگ ئەوانەیە بەڵام هەندێک ماکی مەترسیدارمان هەیە کەی ڕوادات لە دوای 20 هەفتە موتمان حمل دابەشەکەین بوو 40 هەفتەی تقریبا 20 سەرەتە و 20 لە کۆتایی لە دوای 20 دووهەمە هەندە مزاعفات ڕۆدا ئەکێک لەوانە ئەوەیە ئەو خانمانێک کە خۆیان لە ئەسڵدا بۆ نمونە هەندە نەخۆشی درەژخایەنیان هەیە وەکو زەختی هەبێت بۆ نمونە تەماشاکەی لە کاتی دووگیانیە زەختەکەی زیادە بێتەوە کەواتە کە من زەختم هەبێت پێش پرۆسی دووگیانی بێ محاولەکەم لەگەڵ پزیشکەکەم کۆنتترۆڵیکەم ناچمەنە ئەو پرۆسەوە تا ببێت تا دڵنیان دەبم کە من لە ڕووی لە خۆشیەکەی خۆمە کۆنتترۆل کراوم ئەجا دەچمانە ئەو پرۆسی لەبەر ئەگەری هەیە زۆر زیاد کەلێم وا بێ مەترسی هەم بۆ ژیانی خۆم هەم بۆ مناڵەکەم زۆر جە هەمان ئەو خانمانەی کە زەختیانەیە دەشتە ناو پرۆسەکەی زەختەکان دەکات و دووگیانی زیادەکە تا دەگاتە و ئارادەیە کە تووشی جۆرەی چیوەڵن تەسەمومی حاملمانەیە یان دەگەنە ئەوەی کە دەگەنە گەشتکە و دەبێتە حاڵی مەترسیدار بۆ ژیانی خۆی بۆ مناڵەکەی زۆر جا پێمان نەخۆشەوە بڵێن دەبێتە هۆکار بۆ مردنی دایکەکە یان مردنی کۆرپەلەکە کەواتە من کە زەختمە بێ سەرەتا دەبێت کۆنتترۆڵیکەم حاڵەتێکی ترشمانەیە پێی دەڵێن فشاری خوێن لە کاتی دووگیانیە و هیچ پەیوەندی نییە کە من پێشتر ئایا من زەختم هەیە یانە بەڵام لە دوای 20 هەفتەی یەکەم ڕوادارێ ئەمە جیاوازە ئەوە جیاوازە لەگەڵەوەی حاڵەتی یەکەم و کەسان خۆیان لە ئەسڵدا هەیەیان نەخۆشیەکە بەڵام دەشتە ناو پرۆسەکەی بەڵام حاڵەتی دووهەم من نیمە
بەڵام لە کاتی دووگیانە دەردەکەوێت لێ ئەوە جار وایە کاتیە لە ئەنجامی گۆڕانکاری کە لە ڤۆلیۆمی خوێن ڕوادات و لە خانەکان و دەستەمە ئەوە کۆتایی ئەگەر حملەکەم بە سەلامەتی کۆتایی پێات تقریبان تا 12 هەفتە بڵێن تا 3 مانگ دوای دووگیانی متابعەیەکەین ئەگەری هەیە بفەوتێت و نەمێنێتەوە بەڵام ئەگەریشیە دووبارە بێتەوە لە حملێکی دواترە جار وایشەیە ئەو جۆرە بەردەوام دەبێت لە فشاری خوێن لە کاتی دووگیانە دەگۆڕێ بۆ جۆرەکەی تری کە پێی دەڵێن مزمنە بەردەوام دەبێت. دکتۆرە من حەزم کرد پرسیار لەسەر بابەتێکی زۆر باشی ناو خۆمان بکەین یعنی بۆ نمونە هاوسەرەکان بە یەکەوە بڕیارێ مناڵێک دروست بکەن یعنی ژنەکە ڕاستە کەسێت لە جستەیە گۆڕانکاریێکی گەورە ڕوایە بەڵام هاوسەرەکە شێ بێ پاڵپشتێکی باشی بێ ئەو ماوەیەکە لەگەڵیاتی چکەم پرۆسێ ئەبێ هاوکاریەک بن بۆی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ژیانیشەوە ژیانێکی ئاساییان بێ. ئێمە دوو جۆرمان هەیە هەندێک خانم هەیە کە ئێوەی پزیشک بڕیارێن کە تۆ باشی تەندروستیە چیتەم پرۆسەیەوە چی بکەیت و چۆن پشکنی بکەیت ئەمە بە باشی ئەڵ هەندێکیشمان هەیە کە ئەچێتەم پرۆسەیەوە لایانی جستەی گۆڕانکاری بەسەرای بەڵام لایانی دەرونی داڕمێ ینی تۆ لە جیهانە ئێستا لە زانستی تەندروستی هەموو پزیشکە بەڕێزەکان ئاماژە بۆکەن کە چوویتە ئەو پرۆسەیە تۆ بێ ڕاستت گۆڕانکاری لە جستەدا ڕوایە بەڵام گۆڕانکاریش لە گەلوپەلەک تەندروستیەکانی خۆدا بکە لە وەرزشکردندا بتوانە بە پێ بڕۆ جوڵەت هەبێ بۆی کە ماکەکانت یا دەرنەکەی ئێوە وەکو ڕێنمایی چۆن هەم لایانی دەرونی هەم لایانی جستەی ڕێنماییان بۆ خان کاکسەرکە پرسیارەکە زۆر گرنگە لەبێت یەک لەو ماکانێک کە ڕوەدا لە کاتی دووگیانیە ئەوەیە گۆڕانکاری دەرونی ڕوەدا لە خانمەکە بەهۆی هۆرمۆنەکان کە دەگۆڕە لە جستەیدا کەواتە کە من بڕیارم داوە بچمە ناو پرۆسەکەیەوە دەبێت پێشوەختە ئەو کەسانێک کە قەڵەوەن محاولە بکەن کێشیان دابەزێنن ئەوانەی کە جوڵەیان کەمە محاولەکەن جسمیان چالاکەن و ئەکتیڤکەن ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە محاولە بکەن کۆنتڕۆڵکەن ئەو کەسانی کە خەوتنیان ناڕێکە بەرەو زۆر گرنگە دەبێ بیگۆن خەوتنێکی ڕێکیان هەبێ لەبەر خانمی دووگیان بۆ خۆی دەبێت لە ماوەی دووگیانیدا شەوانە هەر ساعت بخەوێ بە ڕۆژدا 2 ساعت یعنی کەواتە 2 ساعت خەوتنی دەوێت کەواتە خەوتن زۆر گرنگە ئەو کەسان کە خۆیان پێشوەختە کەم خەون دەبێت خۆیان وردەوردە ئامادەکەن خەوێکی منتەزەمیان هەبێ ئەو کەسانێک کە خواردنیان ناتەندروستە فاستفود دەخۆن خواردنی چاورە خۆن مەشروباتە غازیەکان دەخۆنەوە کافائی نەخۆنەوە هەنێکیان سمۆکەرمانی بەسەرەنج گەرە کێشن ئەوان دەبێت دوورکەونەوە لەو شتانە بە حالەکن خواردنیان و خەوتنیان و چالاکەکیانیان تەنزیمکەنەوە ئەنجا جگە لەوێش دەبێت بزانێ کواوتم پرۆسەی دووگیانی پرۆسێکی گرنگە ئومێد دەکەین کە کۆتایی بێ بە دڵخۆشی بۆ خێزانەکە هەمووی یعنی کەواتە هاوسەرەکە دایکەکە کۆرپەلێکی تەندروست بێتە ژیانیانەوە تا دامی دەرونی هەبێ لە ماڵەوە لەبەر خۆمان دەزانی ئەگەری ئەو خانمە بەهۆی حملەکەی و مودی بگۆڕێ عەسەبی بێت و ڕەبێت و چ دڵەڕاوکە بێ دەبێت سەپۆرتێکی هەبێ باشترین کەسیش بۆ سەپۆرتەکە خۆمان دەزانی خێزانە لەناو خێزانەکەش هاوسەرەکەیەتی کاتێ بێ ئەو خەمای پێشوەختە ئەو پرۆسانە خۆیان ئامادەکەن بۆ شتانە ئەوکۆ باسماکەن کاسەر جنابەت توان ئەو دڵەڕاوکیە فشاری خوێنە دەشتێکی ترمانەیە شەکرە ئەگەریە من بۆم هەبێ پێشوەختە شەکرەکەم هەبێ پێشەوە داخلی پرۆسەکە بم بۆشی شەکرەی دووگیانی ئەوش دایمەکەی دەردەکەوێت لە دوای 20 هەفتەی یەکەمە یعنی کەواتە ئەگەر من تشخیص کرام کە من شەکرەم هەیە لە 2 مانگ یا 3 مانگی سەرەتا ئەو معنای ئەوەی من پێشوەختە هەم بووە بەڵام ئاگام لێ نەبووە لە بە دووگیانەکەەوە دەرکەوتووە کاتم پێشتر هەم بووە بەڵام ئەگەر شەکرەکەم لە ماوەی لە دوای 20 هەفتەی یەکەم دەرکەوت کاتە من شەکرەی دووگیانیم هەیە دەبێت زۆر باش ئاگام لێبێ دەبێت ماکەکانی شەکرە زۆرە شەکرە ئەگەری هەیە تووشی چیمامکە دیسان تووشی فشاری خوێنمانەکاتەوە ئەگەرێت تووشی لە بەرچوونمانکە ئەگەرێت تووشی لە دایگبوونی پێشوەختەمانکە جار وایە شەکرە دەبێتە هۆکار بۆ کەم ئەندامی لە مناڵەکە بۆیە زۆر زەرورە کۆنتڕۆڵەکەن جار وایە شەکرە دەبێتە هۆکار بۆ مردنی کۆرپەلەکە ناوزکی دایکی کەواتە ئەوی شتەکە لەو ماکان دەبێت کۆنتڕۆڵ بکرێن وتمان فشاری خوێنە شەکرەیە حاڵەتی دەرونی تەندروست نابێت و دڵەڕاوکێی هەیە بۆ هەیە تووشی تەسەمومی حەمل بێ تەسەمومی حەمل وەکو ئاوتمان زۆر خراپە تەسەمومی حەمل معنای ئەو نەنی ئەو خانمە ژەهرای بوو خۆی ناوەکە وایە زەختی بەرزە بێتەوە ئەلبۆمین پڕۆتین لە میزی زۆر دەبێت کێشی زیادە کات زەختی زیاتر بەرزە بێتەوە ئەنزیماتی جگەری دەگۆڕێ ئەگەێنتە مەرحەلەکی مەترسیدات ئەگەریە تووشی کارەساتمانکە جار وایە کۆتایی پێدێ بە ژیانی دایکەکە و مناڵەکە شوایدە خوا دووریکە لە هەموو خانوویەکی دووگیانە شتەکانی ترشی ئەگەر لەو ماکانێک کە ڕوودا لە کاتی دووگیانیە منداڵبوونی پێشوەختەمان هەیە بینینی خوێنە لە کاتی دووگیانیە وەکو باسم کرد لە سەرەتاوە بینینی خوێن لە سەرەتای دووگیانی و دووسێ گڵۆپە ئاساییە بەڵام ئەگەر لە ناکاوە خوێنبینینێکی زۆرم بینی دەبێ بزانم هۆکارەکەی چییە بۆ دەبەر دوو حاڵەتمانێ زۆر مەترسیدارە لای ئێمە وەکو دکتۆری ژنان ئەوەیە کە وێڵاشی مناڵەکە پێش
لەناو ڕحمیان دروست بێت لە بەشی خوارەوەی ڕەحمە لە پێش منداڵەکە پێی دەڵێن ئەجارە متەقەدیمە بە عەربی بە ئینگلیز پێ دەڵێن پلاسەنتە پرێڤیە ئەو مەترسیدارە کار کاتە زانیمە ئەو خانمە ئەو حاڵەتی هەیە پێڵێن دەبێت و ئاگات لە هەندە شتێک بێ ئەگەر وەردشەکەی نابێ وەردشەکەت تون بێت و بەشدەت بێت ئەگەریێت تووشی خوێنبەر بووم بێ ئەگە زۆر سواری سیارا بیتوانە دەبێت زۆر ئاگات لە خۆت بەگەر بە تایبەتی خۆت سایقیەکەی نابێشتی قورس هەڵگرت نابێت زۆر لەسەر پێ بوەستی نابێت خۆت ماندوو بکەی ئەو شتانە زۆر زەرورە پیچی دڵێن لە کۆتاییە تو دەبێت چاودێریەکی چربی لەبەرەوەی ئەگەری هەیە تۆ لە هەر کاتێکدا پێویستی بە منداڵبوون بێ منداڵبوونەکەتیش بە عەمەلیات دەبێت حاڵەتێکی ترمانەی ئەوەیە هەر خوێنبینینە لە کاتی دووگیانیە پێڵەن چی وێڵاشەکە جیا دەبێتەوە پێش لەدایکبوونی منداڵەکە ئێمە خۆمان دەزانین پرۆسەکەوەیە کە منداڵ لەدایکە بێ کە منداڵەکە لەدایکە بێ اینجا دواتر وێڵاشەکە دێتە دەرەوە بەڵام جار وایە لە ناو لە کاتی پرۆسی دووگیانیدا ئەو حاڵەتە ڕوەدا و دیسان مەترسیدارە ئەگە دەبێت بە زوو ئەو مناڵە ئەگەر زانیمان ئەو خوێنبینینە زۆرە دەبێت پێشوەختە ئەو مناڵە دەربێنی بۆ سەلامەتی دایک و منداڵەکە باش دکتۆر یەکێتر لە گرفتەکان ئاوسانە هەندێک لە خاتونەکان زیاد لە ڕاگە ئاوسانیان بۆ دروست ئەبێت هەندێک جار تەنانەت دەم و چاویشان ئاوسانەکە جا ئەم ئاوسانە تۆزێک باوەڕێکیشمانەیە لە ناو کوردانەڵەن بۆ نمونەگەر دەم و چای ئاوسا کچە ئەگەر بۆ نمونە نەگۆڕە کوڕە بەڕاستی شتی وا هەیە ئەم ئاوسان دەستم بۆ ڕوو ئەیە دکتۆر باوەڕ کە خات و سەحر ئەو شتە نازانم ئایا لەوانێت دایکمان با پیرمان باسییان کە بەڵام لە ڕووی زانستیەوە شتێکی وان نییە بەڵام هۆکاری ئاوسانەکەەوەی لە کاتی دووگیانیە خانمی دووگیان لەو پرۆسەیە بۆی هەیە تقریبا 7 بۆ 11 کیلۆ زیادکە ئەوە طبیعیەکەیەتی دەبەر تو حسابی کە جسم ئاو کۆ دەکاتەوە کێشی منداڵەکەی کێشی وێڵاشەکەیە ئەو ئاوە پێڵێن سەرا و منداڵەکە ئەو هەمووی کێشە وەزنە بۆی قەبارەی وەزنی خانمەکە زیادەکە بەڵام حاڵەتێکی ترمانی ئەویشت ئەوەیە کە وەکو ئیسا باسم کرد تەسەمۆمی حەملی پێدان ئەوە چیە پرۆتین زۆر زیادەکە لە دەستەی ئافرەتەکە ڕێژەی ئەلبومین زیادەکات ئەو دەبێت ئاوسانە بێت ئەو حاڵەتە کە ڕوویدا ئێمەی کەمیشت کە تەماشایەکن فەحسی پزیشکی بۆکەین فەحسی دەستی بابنە کلینیکی ئەگەر زانیمان نیشانەکەی هەیە ڕێک دوام شتیەکەین زەختی بۆگرین سیام دەچین فەحسی میزی بۆکەین ئەگەر زانیمان گومانمان هەیە داین چەند زاید ئەلبومینمان هەیە ینی قیاسێکی تایبەتە بۆ خۆمان وەکو پزیشک و بەزانین لەسەرەوە قیاسەکەینەوە زانیمان ئەو شتانە ئەنجا دەچین تەماشای ئەنزیماتی جگەرەکەین وەکوا پێوەتی ئەوە نیشانی شتی خراپتر ئەگەر بەڵام بەس ئەگەر ئاوسانێکی ئاسایی بێت و زەختم بەرز نەبێتەوە ئەنزیماتی جگەرم طبیعی بێ گۆڕانکاری لە خوێنم نەبێ ئەوی دەڵێن خاتوێنگیان محاولە بکە خواردنت کۆنتترۆلکە لە چاوری دوورکەوە باجوڵەت هەبێ لە خواردنەکان وا سوێرن دوورکەوە لەو هەندە خواردنی تایبەتی دوورکەوە با کێشە زۆر زیاد نەکە تا ئەوسانەکە زیاد نەباشە دکتۆرە بابەتی کە زۆر گرنگە من زۆر سێرچینم کرد بۆم بابەتی خانمان دووجانیش کێسا لە جیانە زانستی تەندروستی ساڵ بە ساڵ شتی باش گۆڕانکاری بەسەریە لەو پرۆسی دووجانیە ئێوەکو پزیشک تا چەند ڕێنماییەن بۆ خانمە ئەگەر زۆر جار تۆ کەسی ئاسایی تووشێمان سەرێشەیەکە بۆ دروستە بێ تایەکە بۆ دروستە بێ نەخۆشەکەوی سەرماتە بێ کەمترین دەرمان بەکاربێنن بەدەر لەو دەرمانانی کە وەکو دیارە کاک سەرکۆم خۆمان دەزانین دەرمان مەوادی کیمیاییە بەعام نابی هەموو کەسێ بەکاری بێنە بەخۆی ئارزومەندانە زۆر ساپیان دەڵێم شرینە شرینشەگە زۆر بەکاری بێنی هەر خراپە زۆر ساپیان دەڵم نقڵ نییە نقڵش لە حەدی خۆی دەرچێت دەبێتە هۆکاری نەخۆشی و شەکرە بۆمان دەرمانی حاملە زۆرجا شکور بەخوا پێویستی بە عیلاج نییە بەڵام پێویستی بە سەپلمنتە سەپلمنت یانی مخەویاتە دائما محاولەکە ئەو خاتونانەی کە خواردنیان تەندروستە هەمە چەشنە تەماشاکەین سەپلمنتیان کەمتر دەوێت مەقەویاتیان کەمتر دەوێت یعنی هەمە چەشنەکە چێ لە خواردنە پرۆتینی تیابێ ڤایتامینی تیابێ میوەکانی تیابێ کاربۆهایدراتی تیابێ معادن بە هەموو جۆرەکانی تیابێ پرۆتین باشترین سەرچاوی پرۆتین تەبان گۆشتە بەڵام دەبێت دوورکەینەوە لەو گۆشتانەی کە چەوریان زۆرە دەبێت دوورکەوینەوە لەو چەوریانەی کە زەرەرمەندن باشتر چەوریش بۆ خاتونەوەی ئۆمیگایە ئۆمیگەش عادەتە خۆمان دەزانین لە هەندە خواردنی دەماسی هەیە مەوجودە دەتوانێت بەکاری بێنێ بەڵام ئەو خانمانی خوان لە ئەسڵدا لە پێش پرۆسەکە کەم خوێنیان هەیە ئەوانە لەوانەیە سەپلیمنتی زیاتر بێ لەوانە ئاسنی زیاتر بوێ کار ئەوانە ئاسنی زیاتر دێت چاو کەسێکی ئاساییە لەبەر لە کاتی پرۆسی ئایا حمل ئەگەر خاتونی هەموو خاتونی خوێنەکەی مەزبوط بێ کەم خوێن نەبێ لەوانە 30 میلیگرامی بێ بەڵام ئەوانەی کە ئەسڵدا خۆیان کەم خوێنن ڕێژەکە ئەوان لەوانێت زیاتر بێ 2 قات بەجار وایە لەوانە پێویستی بە کالیسیۆمی زیاتر بێ ڤیتامین دی زیاتر بێ هەندە سەپلیمنتی تێوەکو ڤیتامینەکە پێویستی پێ بێ ئەوە بە دەڕووی گشتیەوە بەڵام ئەو خانمانی کە نەخۆشییانە وەکوا باسم کرد فشاری خوێنی هەیە شەکرەی هەیە نەخۆشی دڵی هەیە دەبێت کە چوە ناو پرۆسەکە هەنە عیلاج هەیە
دەتوانێت بەردەوام بە لەسەریە بەڵام بەشێکی تر دەبێت گۆڕانکاری بێتە سەر ئەوە تەبعاً چۆن دەبێت ئەو خاتونە جێر چاودێری پزیشکی ژنان بێ لە هەمان کاتیشدا جێر چاودێری دکتۆرەکەی خۆی بێ کە دکتۆری باڵتنیەکەیت یا دکتۆری دڵەکەیەتی یا هەر اختصاسێکی ترە جەربای هەمان ئەو خاتونە جێر چاودێری دکتۆری هیماتۆلۆژی ئەین دکتۆری خوێنە لەبەرچی ئەو خاتونە لەوانەیە پێشووتر لە حملەکانی ڕابردوو چەند جارێک ناڵ لە بارچوونی هەبووە باشە جاربەتە دەرەکەی ئەوە هۆکارەکەی ئەوەیە لەوانەیە خستی خوێنی بێ کەواتەوان دەرزی کلیک زانیان دەوێ حەبی ئەسپرینیان دەوێ وانە چاودێری باشیان دێ بەڵام کە هەڵامەتێکی ئاسایی گرت حەبێکی پارەستۆ یەک دانە دوودانە بۆ ماوەیەکی خواردنێکی گەرم و شتەمێنێکی زۆرخوا و ئاسایی دەتوانێت استفادەی لێ بکە بەڵام بڕم هەر لە خۆمەوە وەڵام خوشکەکەم بەو دەرمانە باش بە بڕمەوە عیلاجە بەکار بێنم هۆکردنم نەبێ ئەتیاباتی میزەڵانم نەبێ ئەتیاباتی سینگم نەبێ هیچ جۆرەی هۆکردنم نەبێ هیچ پێویستە کە بڕم ئەنتیبیۆتیک بەکار بێنم بۆ خۆم زۆر سپاس بۆ زانیاریەکانی بەڕێز بەتایبەت خاتونەکان سوودیان لەبینێت بەڵام هەر نەڵێن خاتونەکان چون بێ گومان ئەم پرۆسەیە ئەبێ پیاوانش لە خێزانەکان بەکوا پێم وتی پرۆسەیەکی دڵخۆشە بۆ خێزانێک جارباشنێت بۆ خێزانە بۆ دوو خێزان بەرکە سوکاری دکردنەکە و کە سوکاری پیاوەکەش یان دەبێتە مای خۆشی بۆ دوو بنەماڵە زۆر سپاس بۆ بەڕێزت.